وهروها پیغمبری خوا عليه الصلاة والسلام لحديثك صحيح دا كإمام أحمد روايتي كردو لقل إمام نسائي كحديثك صحيحة دا فرميت 3 لا ينظر الله إليهم يوم القيامة سيتا قمهن لروج قيامة خداي قورة سيريان ناكات يكميني العاق لوالديه أو كساني كوا آزاري دايكو باوكي خويان ددن أو كساني كوا خرابكارن لقل دايكو باوكيان لروج قيامة خداي قورة سيريان ناكات برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەگەر دایک و باوکت لە ژیانە ماون ئامان ئاگادار بە دڵیان بشکێنیت ئامان ئاگادار بە ئەزێتیان نەدەیت لەبەرەوەی کە ئەزێتیان ئەدەیت دڵیان ئەشکێنیت الجەزاء من جنس العمل لە دنیادا تۆ دەبێت بە هەمان شێوە ئەو دەورە دەبینیتەوە منداڵەکانت دێن بە هەمان شێوە چۆن سوکایەتیت بە دایک و باوکت دەکرد بە هەمان شێوە منداڵەکەت بە تۆی دەکەنەوە نەک بەستەنها ئەوەندە لە دنیادا ڕیسوا دەبیت و لە ڕۆژی قیامەت خودای گەورە تەماشات ناکات و هەروەها قسەت لەگەڵا ناکات و هەروەها پاکت ناکاتەوە لە تاوانەکانت و سزایەکی توندی بۆت ئامادە کردو خوای گەورە پەناماندا بۆیە خراپەکاری لەگەڵ دایک و باوک تاوانێکی ئێجگار گەورەیە کەبیرەیەکە لە کەبائر خوای گەورە پەناماندا بۆیە العاق لوالديه دووەمینی